قەڵەوی حەبی بەکارهێناوە کەچی تووشی ئەوکردنی گەدە بوو و سێ چوار ڕۆژ لە نەخۆشخانە کەوت و دوایوی وەفاتی کردو. ئێمە لە ساڵی 2024 تاوەکو ئەوڕۆ با بڵێن تایبەت لە شاری هەولێر نزیکەی 210 دەرچوونی زۆرا زۆر کراوە. دەرچوونەکان لەسەر سکاڵای هاوڵاتی بوونە یاخود لەسەر ئەو پلان و جەدوڵێک کە ئێمە هەمانە بۆ جێبەجێکردنی ڕێکارەکان لەسەر ئەساسی دەرچوونەکان کراوە. دەرچوونەکانیش بۆ کۆمپانیاکانی دەرمان و کۆگاکانی دەرمان و دەرمانخانەکان و ئەو شوێنانەی کە نافەرمین و مامەڵە بە دەرمانەوە دەکەن لە کۆی ئەو 400 دەرچوونە نزیکەی 70 شوێن ڕێکاری یاسایی بەرامبەری جراوەتە بەر ئەو ڕێکارەت بە سزای پێبژاردن بێت یاخود بە سزای داخستن بی یاخود بە هەردووچیان داخستن و پێبژاردن. لەگەڵ ئەوەشدا کە چەند حاڵەتێکی درانە دادگامان هەیە کە کەیسی باڵن کەیسەکان گەورە بوو نەدراونەتە دادگا و پراو لێ کۆڵنەوەی بەرامبەریان گیراوەتە بەر. ئێمە لێرەدا سوپاسی هاوڵاتیان دەکەین کە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هەمانە بۆ وەرگرتنی سکاڵا دەتوانن بەردەوام لە هەر کاتێکدا بێت سکاڵای خۆیان بگەێنن چ بە تەلەفۆن یاخود لە ڕێگەی وەتسەپ لەبەرەوەی ستیکەر یەکلاکەرەوەی هەموو بابەتەکانە هەر دەرمانێک ستیکەری پێوە نەبوت ئەوە گومان دەکرێت کە قاچاق بێت ساختە بێت کۆپی بێت. بەڵام ئەگە ستیکەری لەسەر بوو ئەوە دەرمانێکی فەرمیە کاریگەرە سەلامەتە. بۆیە ڕێنمای خەڵک دەکەین کە لە کاتی کڕینی دەرمان پێویستە وەکو باسم کرد لە دەرمانخانە بیکردن و لە دەستی دەرمانساز و بەرهەمەکەش ستیکەری پێوە بێت. ئەگەر هاتوو جگە لەو سەیە دەرمانیان کەتە دەست ئەوە یەکەم شت خۆیان زەرمەند دەبن لەبەرەوەی لە دەرمانخانەی فەرمی نیان کڕیوە یاخود لە دەست دەرمانساز نیان کڕی و لە دەست شخصی ناشارەزا لە دەرمان کڕویانە و لەوانەیە دەرمانەکە ستیکەری پێوە نیە و قاچاق و ساختەیە کە کاریگەری لەسەر جیانی ئەو هاوڵاتیە دروست دەبێت. هەندێک زۆری دەرمان هەیە کە ئێستا بە شێوەی ئۆنلاین ئەمە پێی ناڵێن دەرمان هەر بەرهەمی پزیشکی با بڵێن کە بە شێوەی ئۆنلاین مامەڵی پێوە دەکرێت بۆ ئەو بابەتە جوانکاریانەی وەکو جوانکاری لەش یاخود جوانکاری دەموچاو با بڵێن بۆ قەڵەوی بۆ زعیفی بۆ ئەو بابەتانێک کە ناوی لێ دەدرێت ئەوانە سەرجەمیان دەرمانی نایەسایی بێ کواڵیتی و زیان بەخشن پێویستە هاوڵاتی خۆی لێ بە دوور بگرێت لە حاڵەتێک پێویستی بۆ بەرهەمانە پێویستە سەردانی دەرمانخانە بکات بۆ ئەوەی دەستی بکەوێت نەک لە ڕێگەی پیج و ئۆنلاینەوە لەبەرەوەی ئەگەر ئەو کەسە بەرهەمەکەی ڕەسەن و ڕاست بێت ناچێت ڕێکلامی ئۆنلاینی بۆ بکات شوێنێکی فەرمی دەکاتەوە و ئەو کەسان دەتوان لە ڕێگەی ئەو شوێنەوە سەردانی بکەن بۆیە پەنا بۆ ئۆنلاین دەبن بۆ ئەوی نادیار بن بزر بن خوانەکە تووشی هەر حاڵەتێک بن ئەوە بەخوای نە وەڵامیان دەدەنەوە نە تەلەفۆنیان هەڵدەگرن نە جێیان لێ دەگیرێ. ئەوە جۆرێک لەو بەرهەمانە. جۆرێشتر ئەوانەی کە بۆ نەخۆشی درێژخایەنەکان بەکاردێت بۆ نمونە بە قاچاق دێنە ژوور هەرچەندە ئێمە بازگەکانمان تونند و تۆڵن و بە هەمانجی لەگەڵ برانی ئاسایش لە هەموو شارەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا لەوانەیە جاروبار لێرە و لێوێ بە شێوەی شاراوە کە درچی پێ نەکرێت داخل بکرێت بەڵام خۆشببختانە تیمەکانمان پێشوێ بگاتە دەست هاوڵاتی دەستی بەسەردا دەگرن بۆ قەڵەوی حەبی بەکارهێناوە کەچی تووشی ئەوکردنی گەدە بوو و سێ چوار ڕۆژ لە نەخۆشخانە کەوت و دوایوی وەفاتی کردەوە پێش 2-3 ساڵی و حالەتە هەبوو.